48 ساڵ لەمەوبەر لە 12 ئایاری 1974 کچە کوردێکی قارەمان تەنها لەبەر کوردبوون و هەڵوێستنەتەوەیەکانی لەلایەن ڕژێمی لە ناوچووی بەعسەوە لە سێدارەدرا. دواتر بە بووکی کوردستان ناوی دەرکرد. ئەو قارەمانش شەهید لەیلا قاسمە. لەیلا قاسم حەسەن ساڵی 1952 لە گوندی بامیلی سەر بە شاری خانەقین لە خێزانێکی هەژار و کوردپەروەر لەدایک بووە. ساڵی 1958 چووەتە بەر خوێندن و قۆناغی سەرەتایی و ناوەندی لە خانەقین تەواو کردووە. لەیلا قاسم ساڵی 1970 لە بەشی کۆمەڵناسی کۆلێژی ئادابی زانکۆی بەغدا وەرگیراوە. هەر هەمان ساڵ لە یەکێتی قوتابیانی کوردستان لە بەغدا دەست بە خەبات دەکات. لەیلا هەر لە مناڵیەوە هەژاری و نەداری زۆری چەشتووە. زوڵم و زۆرداری ڕژێمی عێراقیش لەسەر گەلی کورد بیری ئازادی خوازی و تێکۆشان بۆ بەدەستێنانی مافی نەتەوەکەی لە دڵی لەیلا دروست کردووە. لە ئاداری 1974 و دوای دەستپێکردنەوەی هێرشەکانی حکوومەتی عێراق بۆ سەر کوردستان لە بەغدا لەیلا قاسم و 4 لە هاوڕێکانی دەستگیر دەکرێن. لەیلا نمونەی کچێکی چەلەنگ و چاونەترس بوو. ئەشکەنجە و ئازاری وەحشیانەی جەلادەکانی بەعز نەیتوانی لەیلا لە هەڵوێستنەتەوەیەکانی پەشیمان بکاتەوە. لەیلا قاسم بەجلە کوردیەکانیەوە و بەوتنەوەی سرودی نەتەوەی ئەی ڕەقیب دەچێتە بەردەمپەتی سێدارە. لە دواساتەکانی ژیانیدا بە جەلادەکانی بەعز دەڵێ لە دوای لە سێدارەدانی من هەزاران کورد وشیار دەبنەوە. زۆر خۆشحاڵ و سەربەرزم کە گیانم فیدای ڕێی ڕزگاری کوردستان دەکەم. لەیلا دەڵێ بەم جلە کوردیانەمەوە دەبمە بووکی کوردستان. لە ڕۆژی 12 ئایاری 1974 لەیلا قاسم و 4 لە هاوڕێکانی بەناوەکانی جەواد هەمەوەندی، نەریمان فوئاد، حەسەن حەمەڕەشید و ئازاد سلێمان لە سێدارەدران. کە من ئەو کەسانەی دوای مردنیان ژیانی ڕاستەقینەیان دەست پێ دەکات. چاونەترسی و چیرۆکی ژیان و هەڵوێستنەتەوەیەکانی شەهید لەیلا قاسم بوونە هۆی گەشانەوەی کوانووی هەستی نەتەوەیی هەزاران لاوی کورد. چاونەترسی لەیلا و هەڵوێستەکانی لە بەردەمپەتی سێدارە دەنگدانەوەی زۆری بە دوای خۆی داهێنا. هەزاران کیژۆڵەی کورد لە هەر 4 پارچەی کوردستان بە ناوی لەیلاوە ناونران. لەیلا قاسم بووەتە ناوێکی دیار لە ناو چیرۆک و داستان و هەڵبەستی شاعیرانی کورد. هێمنی شاعر بۆ لەیلای قارەمان دەڵێ کە تۆ تۆرای لە چاوم وەک خەوی من، لە بسکت ڕەشترە مانگە شەوی من. بڕۆ مەجنون بە لەیلای خۆت مەنازە، کە ناوبانگی پتر دەرکرد ئەوی من. نەریمان هەورامی، کوردستان 24.